ساڵتان لێ بێت بینەرانی کورسات نیوز من هاوڕەتۆفیقم بەڵخێمشەی بەرنامەی پانۆراما پێتان گەیشتینەوە بۆ قسە و باسکردن لەسەر کێشە سیاسیەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی لە نێوان لایەنە سیاسیەکاندا لە هەرێمی کوردستان و بە دیاریکراویش لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان. هەوڵێکەیە بۆی کە یەکێتی و پارتی بگەنە ڕێکەوتن لەسەر زۆرێک لە کێشەکان بە تایبەت لە چەند ڕۆژی ڕابردوودا کۆبوونەوەی هەردوو دەستگای هەڵبژاردننی ئەم دوولایەنە کراوە بۆی کە لەسەر بابەتی هەڵبژاردن ڕێککەون، بەڵام کۆمەڵێک گرفت و کێشەی دیکەشەیە کە پێویستە بە دیاریکراوی لە نێوان ئەم دوولایەنەوە لایەنە سیاسەکانی دیکە هەرێمی کوردستانی یەکلا بکرێتەوە. ئەمڕۆ لەو کۆڕبەندەی کە لە شاری هەولێریش بەڕێوە چوو سەرۆک بابڵجەلە تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان جارێکی دیکە ئامادەی یەکێتی دەربڕی بۆ چارەسەرکردنی سەرجەم کێشەکان، بەڵام بەبێ هیچ جیاوازیەک لە ناوچەیەک بۆ ناوچەیەکی دیکەوە، هەروەها بەبێ هیچ مەرجێکی پێشوەختە لە نێوان ئەم لایەنە سیاسیانەدا. بۆچی لایەنە سیاسیەکان بە دیاریکراوی یەکێتی و پارتی دانانیشن بۆ کێشەکانی نێوانیان یەکلا ناکەنەوە، وەکەوەی کە لەسەر زاری بەرپرسانی باڵانەوە دەوترێت کێشەکان بچووکن و قابلی چارەسەرن، بەڵام دەبینین هیچ کاردانەوەیەک نییە بۆ ئەم دەست پێشخەریانەی کە هەیە سەبارەت بە ڕێخستنەوە و یەکگرتووی نێوماڵی کورد بە ئاڕاستی چارەسەرکردنی کێشەکان. ئەمشە گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتانەوە کۆمەڵێک پرسی گرنگتر بە میوانداری زۆر بەڕێز کاک سعدی ئەحمەد پیرە، ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بە سوپاسەوە لە شاری هەولێر. کاک سعدی میوانی پانۆرامایە. کاک سعدی سڵاو دەبێت، خۆشحاڵین کە لە بەرنامەی پانۆراما جارێکی دیکە بە دیداری بەڕێز شا دەبینەوە. بەگشتی کێشەکانی هەرێمی کوردستان ئێستا گەیشتۆتە کوێ لە بنبەستە یاخود نەخێرەتوانین بڵین هیوایەکەیە بۆ ئەوەی کەم کێشانە چارەسەر بن لە نێوان لایەنە سیاسیەکانە. ئێوارەتان باش، ئێوارەی بینەرانی خۆشەویست باش. زۆر لە ڕاستیدا کاک بافل ئەمڕۆ لە ئەو کۆڕبەندەی لە هەولێر هەبوو زۆر بە ئاشکرا هیچ لایەنێکی گوماناوی لە هەڵوێستی یەکێتی نیشتیمانی کوردستان نەهێشت. تاکیدی کردەوە لەسەر ئەوەی کە مەسەلەی گفتوگۆ یەکێتی دەرگای واڵایە هەمیشە بۆ گفتوگۆ و لە ڕێگای کارگێڕی مەکتەبی سیاسی ئاگاداری پارتی کراوەتەوە چەند ڕۆژێ پێش ئەمڕۆ کە یەکێتی داوای کردووە کاردوو مەکتەبی سیاسی کۆبنەوەی یەکەم دیارە وەکو هەنگاوی یەکەم لەلایەن هەردوو دەستگای هەڵبژاردننی لە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بوو لە سێشەممەی ڕابردوو. لە گفتوگۆکانی کە لە نێوان ئەم دوو دەستگایە کرا بەشێکی زۆر لە کێشەکان چارەسەر کراوە، ئەوەی کە پەیوەندی بە لیستی دەنگدەرانە، گوایە لیستی دەنگدەرانی هەرێم جێگای متمانە نییە، لیستی دەنگدەرانی عێراق بۆ هەڵبژاردنە فیدرالیەکان بەکاردەهێنرێ سوودی لەوەربگیرێ و یەک بازنەیی ئەوەی کە برادرانی پارتی لە بەغدا موافق و داوایان دەکرد، بەڵام لە هەرێمی کوردستان دژی بوون، ئەوەش ڕازی بوون لەسەری کە لە پرۆژەکەی یەکێتی نیشتیمانی هەبوو مەسلەی فرە بازنەیی 4 بازنە 3 بازنە، مەسلەی کۆمیسیۆن دیارە وەکو خۆی ئەو ناتەواویەکانی پڕەکرێتەوە و ئیش خۆی دەکات. ئەوەی کە تا ئێستا جێگای قسەیە مەسلەی کۆتاکان لە حەقەتدا کۆتا یا کورسی کۆتا علاقەی بە ژمارەی ئەو پێکاتەیەوە نییە. کورسی کۆتا بۆ ڕێزە، ڕێز لەو پێکاتەیە دەگیرێ. باقی ئەندامانی تر کورسەکانی تر لە دنیا بە هەڵبژاردنە دەبێت ئەوانەی کە بچن بۆ هین بە هەڵبژاردن دەکرێت. وە ئەمن ئەوەی کە جێگای سەرسوورمانە ئێستا تورکمان لە بەغدا بە ئیمزای کاک ئەرشەد ڕەتی کردەوە کە تورکمان لە بەغدا لە پەرلەمانی فیدرال کۆتای ببێ، بەڵکو دەرێت تورکمان بە هەڵبژاردن. لە هەولێر ئەو ئیسرارە چیە لەسەر ئەوەی کە کۆتا ئەبێ بۆ تورکمان هەبێ؟ من پێم وایە ئەو ژمارەی کەوان باز دەکەن تورکمان لە هەولێر هەبێ زۆر زیاتر لەو 4-5 کورسێ دێنن ئەگەر ئەو ژمارەی ڕاست بێ، ڕێگا بدەن بە هەڵبژاردن بکرێ بۆیان، دانەیەک وەکو کۆتا بۆیان دابندرێت. چی تێدایە؟ زۆر باشە، ڕێزیان لێ بگیرێ و بۆ کریسیانەکانی عیلاجێک بدۆزرێتەوە، ئەوان
نارن ئێمە کریسیان ئەوان دەن ئێمە کەلدۆ ئاشووری سریانین زائیدن ئەرمەنیش پێکاتەیەکی ترە ژمارەیان هەرچەند دەبی مافی خۆیانە کورسێکیان هەبێ و یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردوو ئێستا و لە داهاتوشدا قسە ناکە لەسەر کەمکردنەوە زیادکردنەوە قسە دەکات لەسەر نادروستی شێوەی هەڵبژاردننی ئەم کورسیانە و ئەم کورسیانە نەبوونەتە نوێنەری پێکاتەکان خۆیان و پێکاتەکان ئەو کورسیانیان ئێستا ئەو نوێنەرانەی ئێستایان ناوێ من تێئەگەم هەریەکێک هەندێک لەو نوێنەرانە حەزی لەو کورسیە ئیمکانیاتێکی باش لە ژێر دەستیایە بەرپرسیارەتی باش لە ژێر دەستیایە علاقەی بەوە نییە مەشروعە مەشروع نییە جا زۆر جار بەداخەوە کەمێک هینیشەکەن ینی مزایداتیش تێدا دەکەوێت من پێم وایە ئەمە کارێکی خراپەوە یەکێت نیشتیمانی داوا دەکە کە ڕێز لە کۆتاکان بگیرێ و ئەمە لە کۆنیشەوە هەم جەنابی مامجەلال باسی ئەوەی کردووە کە ئێمە لایەنگیری ئەم چەپکە گوڵە ڕەنگا و ڕەنگەین کۆتاکان دیمەن و وێنەی پەرلەمان وێنەی دامەزراوەکانی هەرێمی کوردستان جوانتر دەکەن تێدا بن بڵێ بەڵام لە ڕێگایەکی ئوسولی و درست تێدا بن ئەوەیە کە تا ئێستا ئێمە کێشەمان هەیە و پێمان وایە ئەمە 7 کورسی 8 کورسی لەسەر تەبەقەیەکی زیوین بەبێ ئەوەی هیچ دەنگ هەژمارکەی پێشکەش بە پارتی دیموکراتی کوردستانی دەکەین کە پێمان وایە ئەوە خراپە ئەوە خراپە چونکە مەشروع نییەوە هەروەکو کاک باوڵیش ئەمڕۆ ئاماژەی پێداوە لە ڕابردووش زۆر جا لەسەر بەپرسانی باڵای ینی لایەنە سیاسەکان بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەومان جۆ لێ بووە کە دەوترێت بە قسەی کۆتایی بەجێ بێڵین بۆ ئەم پێکاتانە خۆیان کە لەسەر بابەتەکە ینی دوا بڕیار بدەن باشە بۆ ئەو مەجالە نادرێت بە پێکاتەکان خۆیان قسە بکەن چکە بەڕاستی تا ئێستا کاکسانی ئەوڕۆ کاک بافل بەوردی لەو کۆڕبەندە باسی کردوتی من نیم ئەوەی کە بە کۆتاکان دەڵێ ئەبێت چی بکەن دەبی کۆتاکان خۆیان بڵێن چیان دەوێ ئەمە پێمان وایە دەبێت ڕێگا بگرین لەوەی کە ئێوە کۆتا دەبی فلان هەڵبژێن و دەنگ بە فلان بدەن و گەلە کۆمەکی بکەن لە ڕێگای دەستگاکانی خۆیان بۆ هەڵبژاردننی فلانکەس و فلانکەس و ڕێگرتن لە فلانکەس و فلانکەس پێم وایە ئەمە خۆی لە خۆیدا کێشە لە ناو کۆتاکان دروست دەکا ناومێدی ناو کۆتاکان دروست دەکا و لە حقەتیشدا نابتە نوێنەری کۆتاکان ئەم نەزانم هەندێک لەوانەی کە بەو شێوە هاتوون ئێستا زۆریان پێ ناخۆشە من قسەیە دەکەم و ئەو عیلاقی بە کەسایەتی ئەوان نییە من ڕێز لە کەسایەتی ئەوان دەگرم بەڵام پێم وایە ئەوان تەشەبوس بە شتێکەکەن کامە شتێکی باش نییە و خزمەتی کۆتاکان ناکە خزمەتی پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان نەکە ئێستا بوونەتە کێشەیەک لە بینی یەکێتی و پارتی تەسعیدێکی زۆر گەورەیان دروست کردێت چ خێری ئەوان تێدا و نەوە تەسعیدە قازانجی ئەوان تێدا نییە تەنها زەرری ئەوان تێدایە باقی ئەو کێشەکانی تری کە هەن پێم وایە چینیەکان دەمێکەوتویانە مەسافەی 1000 میل بە هەنگاوێک دەست پێ دەکات ئەم هەنگاوی کۆبوونەوەی هەردوو دەستگای هەڵبژاردن بەو نیو ئیجابێتەی کە ڕۆشتووە ئومێدێکە خۆی لە خۆیدا و ئەوە ڕێخۆشکە دەبێ هاندەر دەبێ بۆ بابەتەکانی تریش هەر لایەنە و بەڵام کاک سعدی با یەک پرسیار ئالێریا بکەم ببوورە قسەکانیشە پێ بڕم یعنی هەر ئەمڕۆ کاک باڤڵ نەیشاردەوە وتی ینی ئەم هیوایی وەکو چۆنەڵی هیوا بەخشە بۆی کە دەرگاکانی کە بکرێتەوە بە ڕووی چارەسەری کێشەکان لە نێوان یەکێتی و پارتی بە تایبەتی مەسەلەی دانیشتنی هەردوو دەستگای هەڵبژاردننی یەکێتی و پارتی بەڵام ینی ئەو ئۆشی نەشاردەوە وتی لایەنی بەرامبەر بە تەمای هەندێک جوڵەن لە هەڵبژاردن ناگە بکرێ ئەگەر وابێت وتی مەحاڵە هەڵبژاردن بکرێ جەنابەت لەو بارەیەوە ڕائچێ ئایا ئەگەر بەو شێوازە درستە ئەگەر ئەمە پێمان وایە هەڵبژاردن دواکەوتووە لە ئەسلیشدا هەڵبژاردن بۆچی هەڵبژاردن بۆ قوڵکردنی ڕۆحی دیموکراسی و سەقافەتی دیموکراسیە لە هەرێمی کوردستان و هەڵبژاردن بۆ بەهێزکردنی دامەزراوە شەرعیەکانە بەڵام کام نەوع لە هەڵبژاردنێکی نەزیە پاک و جولاندنی ئەم نەوع کارتانە و خەڵک جولاندن و ڕێگرتن لە ئێزیدەکان بگەڕێنەوە سەر زێدی باو باپیریان ئەم 1970 هزار دەنگەی ئێزیەکان لە دۆک چی ئیسیفادە هەیە لێ ببینێ بوونی
بوونی هەندێک دامەزراوی تر لەو منتقانە کە هی هەرێمی کوردستان نین ئاوارەکانن یا خەڵکی کە لاجئن پێم وایە ئەوانە حەقا ڕێگا ئەگە کوردیش بن هەندێکیان لە هەرێمی کوردستان توانین ئیستیفادە بکەن بەڵام لە دەرەوەی ئەمە ناتوانێت بکەوێتە ناو چوارچێوەی پرۆسە شەریعەکانی کە یاسای خۆی هەیە. زۆر باشە. با بینە سەر ینی کێشەکانی هەرێمی کوردستان بە دیاریکرای و لە یاگەزانە ینی کەم کێشانە کێشەی کەڵەکەبوون لە نێوان نێشێتی و پارتی و کێشەکان زۆر جاریش ڕاستە لە سەرزاری بەرپرسانی باڵار و کۆنڕۆ کاک باڤڵی ژامەژەی پێەیە ئەین سەرۆک باڤڵ ئەڵێ کێشەکان بچووکن بە ئاسانی چارەسەرە بن. باشە ئەگەر ینی بەلای یەشێتی نیشتیمانی کوردستان و کێشەکان بچووکن و بە ئاسانی چارەسەرە بن ئەی بۆ پارتی دیموکراتی کوردستان هەمان خوێندنەوەی نییە بۆ کێشەکان و نایەتە پێشەوە لە یەکێتی نیشتیمانی کوردستان. ئەزانێ شتێک حەقا ئێمە هەمیشە تاکیدی لەسەر بکەینەوە پێکەوە ئیشکردنی پارتی و یەکێتی لە هەرێمێکی کوردستانی یەکگرتو بەدیلی نییە، ئەلتەرنەتیڤی نییە. بۆیە کات بە فیرۆدان و کاتکوشتن کارێکی خراپە لەلایەک و لەلایەکی تریشەوە هەوڵدان بۆ دەستبادانی یەکتر و دژی شکاندنی ئیرادی یەکتر لە ڕێگای جوولەی نامەشروع پێما غەدرە چونکە ئێمە زۆر لە مێژە یاری بەیەکەوە دەکەین شارەزای دەستی یەکتری بووین هەموو جوولەکان تێ ئەگەین ئەگەر دەنگ نەکراوە نەدەنگ نەکراوە لەبەر ئەوەی یەکێتی هەستی پێ نەکردووە و ئەوەندە فێڵێکی بەقووەت بووە بەسەری داڕەت بۆ کراوە کە چۆتەسەری هەستی پێ کردووە بەڵام وەکو ئەوەی ئێستا تووشی تەسعیدێک دەبی ڕەنگە هەندێک زروفی لە بابەتی هاتنی داعش و ئانە وای کردبوو کە ئەولەویەتی هەمومان بێتە شەڕی داعش ئەولەویەتی هەمومان بێتە بەگشتدا چوونەوەی کۆرۆنا بۆیە چاوپۆشی دەکرا یا بێدەنگی دەکرا بەڵام کە ئەوشتانە تەواو بێدەنگیکردن خزمەتی پرۆسەکە ناکە خزمەتی ئایندەی ئەم هەرێمە ناکە بۆیە یەکێتی ئێستا هاتوتە جواب و بە هیچ شێوەیەک هەر کەسێک تەفسیری ئەوە بکە کە ئەم مەوزوعی کێشەکانی کەهان هەر یەکە پێیوابی کە مەسەرم زۆر مەسەلەی باس کرد ئەوڕۆ کاک باڵ لەم هینا لە بواری ئاوەدانکردنەوە لە بواری دامەزراندن لە مەلعەبی یەکێتی نیشتیمانی تەنها بۆ ئیستیفزاز بۆ ئەو کەسانەی کە هەندێکیان متهمن بە قەتل مەسەلەن ڕایان کردو لە دەست عەدالەت و دەستێوەردان لە کاروباری ناوەخۆ و دەستێوەردان لە هەندێک دەستگای زۆر هەستیار لە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمە ئایندێکی باشی نابێ من پێم وایە لێرەدا دەبێ داوا لە بەرپرسانی پارتی بە تایبەتی بەڕێز کاک مەسعود بکەین کە ڕێبگرێت لەو نەوعە کارانە و ئەو نوع کارانە خزمەت ناکە و یەکێتیەکان ئەوە ناتوانن قبول بکەن هەوڵی ئەوە بدەین کە پەیوەندیەکانی خۆمانی زێڕین کە بووەتە سەبەبی ئەم پێشکەوتنەی کە هەیە بەردەوام بین نەگەڕان بە دوای کوچە و کۆڵانی پڕ تاسە و وردەبەرد. ینی دەستپێشخەری لە دوای دەستپێشخەری ئەکرێ بۆ نمونە لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بۆ چارەسەرکردنی کێشەکان و ینی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئاستی باڵاژ نایشارێتەوە ینی هەنگاو بە هەنگاو ئەوان ئامادەم بۆ چارەسەرکردنی کێشەکان بەبێ هیچ ڕێکەوتنێکی پێشوەختە و یاخود هیچ مەرج فەرزکردنێک بەسەر یەکدیدا حقیقەتی بەڵێ ڕاستی مەوزوعەکە ئەوەیە ئەو کێشانێک کە لە بینی پارتی و یەکێتی هەیەن کێشەی زۆر گەورە نین ئەی بۆچی وا بە گەورەی وا بە گەورەی ناکۆچی هەیە تۆ بڵێ بابە من رازی نیم کورسی کۆتاکان بۆ تۆ بێ ئەمن دەرێم کورسی کۆتاکان بۆ منیش نەبێ بۆ خۆیان بێ کە ئەوە هونە یعنی هەوڵدان بۆ شاردنەوەی ئەم مەوزوعەت چییە یعنی ئێمە بڕای پێ ناکەین لایەنە سیاسەکانی تر بڕای پێ ناکەن ئیسرارکردن لەسەر ئەو مۆزوعە کارێکی خراپە ڕاست نییە لێگەڕێن کۆتاکان ئەو ژماری کە دایانەوێ بۆیان تهدید کرێ
بەڵام بەو شێوە هەڵبژێردرێت کە کۆتاکان ببنە هیچ پێکاتەکان ئەمە مەوزوعێک و ئەسن مەوزوع فکرەی کۆتاش لێ بکۆڵینەوە بزانین کۆتا 5 کۆتا و 6 کۆتا بۆ چی یعنی ئەگەر مەوزوعی کۆتا بۆ ڕێزلێنانە یەک کۆیەکیان کۆتایە باقی وەکو ێزیەکان ئێستا ێزیەکان لە پەرلەمانی عێراق یەک کۆتایان هەیە بەڵام 4 کەس 5 کەسیان هەیە لە ڕێگای پرۆسەیەکی شەرعی دەرچوون و دەنگیان هێناوە یعنی ئەوە چ لە مەسەلەکە دەگۆڕی خۆ ئەوانە ئەمە کێشەی بۆ نمونە کێشەی مەسلەی هەڵبژاردنە کە یەکێتی نیشتیمانی کوردستان بەم شێوە پێداگرە لەسەری بەڵام خۆیانی یەکێتی نایشارێتەوە ینی قۆڕەخکاری سیاسی و بەڕێوەبردن هەیە لەم هەرێمەدا و ڕاستەوخۆش ینی دەستی ئەم تاوانە بۆی پارتی دیموکراتی کوردستان درێژەکە کە ئینفرا دەکەن بە سوڵتەوە و ینی مافی بە تایبەتی ئەم زۆنی کە یەکێتی باڵا دەستە ینی هەموو مافەکانی خوراوە چکە ئەمڕۆنی نەیشاردەوە سەرۆک باڵجارات تاڵەبانی من ناڵێم شەرت نییە یەکێتی هیچ هەڵەی نەبێ یەکێتیش هەڵەیە دەبێ هەبێ ئێمەش هەمانە عێراقش هەیەی بەڵام زۆر جار ئەو برادەرانەی کە زۆر بە مەغروریەوە باسی ئەوە دەکەن ئێمە و 45 کورسی و 10 کۆتا و 55 کورسی و بە تەنها توانین حکومڕانی بکەین یەکێک ئەو هەموو توانایی هەبی دەبێ یەکەم بە تەواضعتر تەعامل بکە ئەگەر سقەی بەخۆی هەیە من پێم وایە ئەم مەوزوعە پێویستە کۆتایی پێبهێنرێ ئێمە لە هەرێمی کوردستان ئایندەی ئەو هەرێمە حاڵی حاضر تا جێگیر دەبی بە تەواوی لە ئەستۆی هەموو لایەنە سیاسەکان بە تایبەتی پارتی و یەکێتیدا بۆیە من پێم وایە ئەو پرۆژەی ژیانی دنیایەک تێکۆشەری زۆر گەورە بووە لە بابەتی مامجلال لە بابەتی کاکنەوشیروان و بەشێکی زۆر لەوانە کەوەفاتیان کردووە لەوانە کاگەریز بەرزانی ئەمانە پرۆژەی گەورە بوونە ئەو پرۆژە گەورانە خاوەنی ئەو پرۆژانە چاوەڕێن لە دوای خۆیانەوە خەڵک بەباشی ئیدارەی ئەو پرۆژانە بکە بەو شێوەی کە ئێستا ئیدارە دەکرێت بە پاش خۆڵگرتن لە یەکتری پێم وایە کارێکی خراپە و مەسەلەکانی ئەوەندە ڕوونە مەسەلەن بە تایبەتی لە بابەتی کۆتا لە بابەتی نەفەقەی تەشغیلی لە بابەتی ئاوەدانکردنەوە لە بابەتی خزمەت گوزاری پێشکەشکردن لە بابەتی هەبوونی سیولە و دابشکردنی مهمات بەسەر هەموو هەرێمی کوردستان لە بابەتی موچەی هاوڵاتیان شایستە داراییەکانی خەڵک ئەمانە هەمووی ئەوەندە ڕوونن یا دەستکاری و دەستێوەردان لە مەسەلە هەستیارەکانی یەکتری ئەمەندە ڕوونن کە من پێم وایە پێویستە بۆ سەرخستنی ئەو پرۆژەیە بۆ وەفا بۆ ئەو بەڕێزانەی کە کۆچی دواییان کردو و سەرکەوتنی باش لە دوای خۆیان بەجانێشتە تێکی نەدەین هەوڵی ئەوە بدەین کە بیناکە تەواو بکەین چونکە ئەو خەڵکێک کە لە هەرێمی کوردستان ئەو ڕۆتادید دەکرێت کە ئەزیەت دەکێشێ ئەو خەڵکە کوڕی شەهید بۆ ڕەزی سوتاوە دەی وێران کراوە تاجیر کراوە تعریب کراوە بۆ ئەوەی حکوومەتێک دروست بێت لەو حکوومەتی هەرێمی کوردستان ئەویش لە سێبەری ئەم حکوومەتە ئیسراحات کە بحەسێتەوە ناحەسێتەوە ئێستا ناحەسێت ڕۆژانە مشکلەی بۆ دروست دەکرێت لە دڵە ڕاوچێدایە کە خوانەکەرانە گەرمتر نەبێ بناکۆچیەکان تووشی کێشەیەکی ناوخۆ نەبی وڵا ینی بە دیاریکراوی خەڵک بێزارە بەڕاستی لەو دۆخی کە هەیە و لەو ڕۆژەی کە دەگوزارێت لە هەرێمی کوردستان و بە دیاریکراوی لە نێوان یەکێتی و پارتی کەوای کردووە ینی خەڵک نایشارێتەوە لە بە تەواوەتی دوو ئیدارەیە لە هەرێمی کوردستانە هەر کەسە و ینی بەپێی بەرژەوەندەکانی خۆی بڕیارەدا لە هەرێمی کوردستان ئەو تا زۆنی یەکێتی بۆ ئاراستەیە و زۆنی پارتیش بۆ ئاراستەیە و زەرمەندترین خەڵک ینی ئەوەی کە بازەکرێت زۆنی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەویش بە ئامانج وا دەکرێت ینی بەگشتی کۆی کێشەکان بەرەوچوو ئەڕوا ئەگەر ئێمە خۆمان ینی چارەسەری ئەم برینە قوڵانی خۆمان نەکەین باشە بۆ ئەبێ هەر چاوەڕێی دەستی ینی دەرەوە و زلهێزەکان بکەین بێن هێزە سیاسەکە لە ناو هەموو هێزە سیاسیەکان و بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان هێز و توانای کافی هەیە بۆ ئەوی ئەو هەوڵانەی کە دەدرێ هەوڵدرێەوە هەوڵانە سەرکەوتونە بن بەڵکو بینەوە سەرشا ڕێگە ئەساسیەکەی کە ڕێکەوتنامەی واشنگتۆن تهدیدی کرد و لە دوایی ئەوش ڕێکەوتنا مەکانی تر تەنانەت ڕێکەوتنامەی کە ئەم
کابینێکی دروست کرد ئەو ڕێکەوتنانە ئیسفادەی لێ بکرێ و لە داهاتوێکی نزیک هەوڵدرێ کۆبوونەوە بکرێ ئەو ڕێکەوتنانە پێداچوونەوەی پێدا بکرێ و ئەگەر پێویست بکە با ڕێکەوتنامەیەشتری ئیمزا بکەین بەڵام وا ئاوا لێگەڕانی بۆ ئەوی وردە وردە بەرە و کزی و بێئومێدی بڕوە و ببتە سەبەبی ئەوەی کە بەدایان و هەزاران گەنج کۆچ بکە من پێم وایە ئێمە کارێکی باش ناکەین و ئەمە مەسئولیتێکی گەورەیە پێویستە لە ئەس ئەو مەسئولیتەدا بێت. باشە کاک سعدی، ئێمە بۆ پێمان خۆشە وەکو ینی لایەنە سیاسیەکان ینی مل بدەین و تەنازوو بکەین بۆ ینی بێگانە، بەڵام پێمان شەرم بێ ینی تەنازوو بکەین بۆ برایەکی خۆمان کە کوردە لایەنێکی سیاسی کە هاوشانی خەباتمان بۆ بە درێژایی مێژووە تا ئەم دەستکەوتانشی کە بەدەست هاتوون بۆ ئەمەمان پێ عیبێ بەڕاستی. ئەمڕۆ کاک عادل باخەوانی بەڕێز یەکێکە لە پسپۆڕەکانی سیاسی لە سەر عێراق شارەزایەکی زۆری هەیە لەم کۆربەندە بەشدارە باس لە باسکردنی عێراقدا وتی عێراق یەک لە مشکلە گەورەکانی ئەوەیە کە تا ئێستا زمانێکی نەدۆزیوەتەوە کە بتوان هەمویان تێبگەن و ئێمە لە هەرێمی کوردستان زۆر جار ئەومان لەبیرە چێتەوە ئێمە ئاسان دەمان دۆزیوە زمانێک کە هەمومان لە یەکتری تێک بکەیت و ئیشاءڵڵا بتوانین لە ئایندەیەکی نزیک ئەو مۆزوعانە چارەسەر بکەین. باشە ئەگەر بۆ نمونە ینی یەکێتی و پارتی ئەم ناکۆشیانیان بەردەوام بێ هەرچەندە ینی هیوایەکەیە بۆی کە بە کۆتا بێت، ینی ئەو پێتان باشە کۆشێتی نیشتیمانی کوردستان لایەنی سێم هەبێت لە هەر ڕێکەوتنێک ئەگەر لە داهاتووشی نزیکدا لە نێوان هەردوو لادانە ئیمزا بکرێ و گەڵاڵە بکرێت؟ وەڵا لە ڕاستیدا ئێمە تەجربەی 30 ساڵی پڕ بەرزی و نزمیمان هەیە شەڕی خوێناوی ناوخۆ ئیدارەدان ناکۆچیەکان ئیدارەدانی پەیوەندی لەگەڵ جیرانەکانمان و تەجربەیەکی زۆر دوور درێژمان هەیە لە حقیقەتدا سوپاسی هەموو لایەنێک بکەین کە بەشداری بکەن و هاوکاریمان بکەن لە چارەسەرکردنی کێشەکان بەڵام پێم وایە وەکو لە پێشار وتم ئەوەندەمان یاری بەیەکەوە کردو زۆر باش شارەزای دەستی یەکترین بۆ لێک تێکگەیشتن پێویستمان بە یارمەتی کەس نییە بەڵام ئەگەر بشێ کۆربەندەکە کۆ دانیشتنەکە جوانەکە بابێ ناوەکو گەرنتی ینی کاک سادی من بەسم ئەوەیە. بەڵێ قسەکانی هەروە باش گلەیتان لەلایەنە سیاسەکانی دیکەی هەرێمی کوردستان چییە؟ ئەوان چکە خەڵک ئەڵێ زۆر بێ هەڵوێستن لەم ڕەوشەی کە گوزەرە لە نێوان یەکێتی و پارتی وەکە ئاڕاستەی ینی کێشەکانی ڕاز نییە وانە ئەوان هەڵوێستی خۆیان تا گەیشتۆتە بایکۆت لە پەرلەمان کردووە و ئێستا کەژە من پێم وایە مەسلەی هەڵبژاردن و هەموو ڕێکەوتنام و کۆبوونەوەکان و بەرنمەکانی داهاتوو بەرنمەیەکن پەیوەندی بە هەموو هەرێمی کوردستانەوە بەرنمەیەکی نیشتیمانیە ناکرێت یەکێتی و پارتی ڕێکەون پێیان وە بلایەنەکانی تر لە زمانی ڕێکەوتنەکەدان نەخێت دەبێت پارتی و یەکێتی بڕۆن بە دووقۆڵی لەگەڵ لایەنەکان دابنیشن و حسنی نیەتی خۆیان بەرامبەر بەلایەنەکانتر نیشان بدەن و لە هەمان کاتدا داوای پشتگیری و یارمەتی بکەن و داوای کۆبوونەوەی داهاتوو لە پەرلەمان کە هەموو بەیەکەوە بتوانین و بەیەکەوە بەهێزین بەیەکەوە جوانین. مەبەسمەوە ینی لایەنە سیاسیەکان بەدەر ینی لە دەرەوە یەکێتی و پارتی ئەوان تا ئێستا هیچ مبادرەیەک یاخود هەڵوێستیشان نەبوو بۆی کە بۆچوونەکانی ئێوە لێک نزیک بکەنەوە. ئەوان هەڵوێستیان هەیە ئەوان نەڕازین ئەوان کێشیان لەگەر هەندێک تەسەڕفاتی لە ئەوەی لە حکوومەت ئەوەی لە پەرلەمانە لە پارتی لە یەکێتی گلەیان هەیە بە تایبەتی لە پارتی گلەیان هەیە و ئەو بایکۆتەی کە کردویانە بایکۆتەکە لەسەر ئەو ئەساس هەیە ئەم پێم وایە تەفسیری کە هەڵوێستیان نییە تەفسیرێکی خراپە دروست نییە. باشە هەڵوێستیان هەیە ئەی بایکۆت بۆ چییە؟ ینی بۆ ئەوەیە چکە خەڵک وای لێک نایێتەوە ئەڵێ بەرەوە هەڵبژاردنە بایکۆت بۆ ئەوەیە ئەڵێوانیانوێت دەنگی دەنگدەرانیان زیاتر بکەن. ئەوە حجەیەکی زەعیفە ئەو کەس نابێت دەم بکاتەوە بۆ لەبەر ئەوەی ئەوە دەیەوێت دەنگدەرەکان زیادکە هەموو عالمێک هەڵوێستی خۆی نیشانەدە و قساکە ئەوە لە کاکڵی پرۆسەی سیاسی و منافەسەی نێوان لایەنە سیاسەت جیاجیاکانە و مەفهومی تعادودیەت هاوە. بەڵێ سکرتێری گشتی نەتەوەیەگرتوەکان لە عێراق بێت و سەردانی هەرێمی کوردستانی ژەکامە چ پەیوەندیکی هەیە بە کێشەکانی هەرێمی کوردستان و بە تایبەتی مەسەلەی هەڵبژاردن و هەروەها
ئەو بابەتە گرنگانی کە لە هەرێمی کوردستان ناکۆشی گەورەی قوڵی لەسرە لە نێوان یەشێتی و لایەنەکان لە بەرامبەر پارتی دیموکراتی کوردستان هیچ ئەجندایەکەیە بووی کە کۆبوونەوە بکات لەگەڵ بەرپرسانی یەشێتی و پارتی و لایەنە سیاسەکانی دیکە؟ بەڕێز سکرتێری گەشتی نەتەوەیە گرتوەکان گوتارێز پێشتر سەرۆک وەزیرانی پۆرتوگال بووە و ئێستا یەکێکە لەو کەسانەی کە پیاوێکی ڕووناکبیرێکی گەورەی ئەوروپایە و یەکێکە لە سەرانی سۆسیال دیموکرات لە دنیا بە دڵنیاییەوە بەرامبەر بە مەسەلەی کورد هەڵوێستێکی ئیجابی هەیە و بەرامبەر بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەوڵ و تۆ کۆشەشی بۆ دروستکردنی ئەمن و ئیسیقرار لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێی وایە بە ئێهمالکردنی مافی مرۆڤ و سەرکوتکردنی پێکاتەکان ناکرێت بەڵکو بە لێک تێگەیشتن و بە ماف جێڕانەوە بۆ خاوەنەکانیان دەکرێت و هاتنی بۆ هەرێمی کوردستان بە دڵنیاییەوە لە ئێستاوە دەستی بە قسەکرد داوا دەکات کە علاقەی بینی هەرێمی کوردستان و بەغدا بەرەو باش بچی و علاقەی ناو هەرێمی کوردستان و لایەنە سیاسیەکان ڕێک بخرێت. بەڵێ زۆر باشە. هەنگاوی داهاتووی نێوان یەشێتی و پارتی چێوێ کاک سعدی ئەحمەد پیرۆک و جەنابەت بزانیت ئەنی چی هەیە لە هەنگاوەکانی داهاتووە؟ پارتی ئەم حکوومەتەی کە ئەم حکوومەتە بەردەوام دەبێت. باشە باشە کە بەردەوامە بێت تا یعنی بایکۆتەکەی یەشێتی هەر بەردەوامە بێ. ئەخەتوڕاوە قسەکەم تاوا دەی فەرموو لە خزمەتان کاک سعدی فەرموو. دەڵێم ئەم حکوومەت بوونی بەردەوام دەبێت و پێویستە ببینێ لەوە ئەچێت تا کێشەکان چارەسەر نەکرێن بایکۆتەکەش بەردەوام دەبێت. ئەگەر یەکێک دەیەوێت بایکۆتەکە زوو کۆتایی پێبێ پێویستە دووشت بکە. یەکیان ئەوەیە کە من تەسەورم دەکرد کە ئەمە نەگاتە ئەم دەرەجێ بەڵکو بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران هەڵسێ و سەردانێکی جێگرەکەی بکە و لەگەڵی ئەو گفتوگویانە بڕێنێتەوە قاوەکی لەگەڵ بخواتەوە و سەردانێکی لایەنە سیاسیەکانی کە ئەوانەی لە پەرلەمان بایکۆتیان کردووە لەگەڵیان دامێژە قسە بکە بە بێمبالاتی بەم شێوەیە پێم وایە دروست نییە و ئەوە کێشەکان چارەسەر ناکە. ڕەنگە ئەم مەوزوعانە پەیوەندی بە ناوەڕۆکی ئەساسی کێشەکان نەبی بەڵام ئەمە هەنگاوێکی پۆزتیڤە بە ئیتیجایەکی ڕاست و هەوڵی ئەوەش بدرێت کە کێشەکان چونکە ئەوەی کە ئیسیفادە دەکە بە دەرەجەی ئەساس سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە ئیسیفادە دەکات ئەگەر ئیستیقرار لە هەرێمی کوردستان دروست بێ و ئەو ناجێگیریەی هەیە کۆتایی پێبێ. بۆیە من پێم وایە ئێستا ئەوڕۆ ئەم کێشەیە جگە لە کێشەیەکی ناوخۆ و هەراسانکردنی جەماوەری خەڵکی کوردستان و بووەتە بابەتێک کە کۆمەلگای نێونەتەوەییشی لەسەر ئاستی ئەقلیم و لەسەر ئاستی نێودەوڵەتی مەژغول کردو. باشە کاک سعدی ئەوان لێمان قوبوڵەکەن ینی ئێمە بەم شێوازە بەردەوام بین لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە یەشێتی و پارتی قوبوڵەکەن؟ ئەو مستەلەحە بەکارمێنە قوبوڵ دەکەین یا قوبوڵ ناکەین. ئەخرەوە تا هۆشداری ئێن بە یەشێتی و پارتی زوو لە پۆلی خوێندندانە نیشتین مراقبی سەر لە دانیشە پەنجەت بەرنەکە ئەمە بەڵێ ئەوان ئەو کاتە ئیجراعات دەکەن مەسەرەن ڕەنگە ئەو یارمەتی و شتانێک کە دەدەن کەمی کەنەوە ڕەنگە ئەوەندە زیاد لە پێویست گرنگی نەدەن بە ناوچەکە دەڵێن ئێمە ناتوانین لە خۆتان زیاتر گرنگ بە ئێوە بدەین. تەنانەت ئەوڕۆ نیکۆلای میلانۆف کە نوێنەری نەتەوەی گرتوەکان بوو لە عێراق باسی ئەوەی کردوتی من پێم وایە مەسلەی گرنگیدان بە هەرێمی کوردستان بە زیادەوە لەلایەن کۆمەلگای نێونەتەوەی کەمێک مەغروری کردو. جاوایە مەغرور بووین کاک سعدی؟ ئەگەر مەغروری نەبی یعنی معقولە مە نەتوانین کێشەی وا بچووکمان نەتوانین چارەسەر بکەین. باشە لەم کێشانەیە ینی عێراق چییە خوازێ بۆ هەرێمی کوردستان ئێوە هەروەها بەردەوام بین چکە لە بەرژەوەندیە بێ یاخود نەخێر لە بەرژەوەندی عێراقیش نییە هەرێمی کوردستان ئاوا شڵۆغ بێ.
تۆ باسی عێراق مەکە عێراق وڵاتێک نییە وڵاتێکی جێگیر و وڵاتێکی متجانز نییە ئەوانی مەشاکل و کێشەی خۆیان هەیە و ئەوانیش زۆر هەڵوێستی کەوەری دەگرن هەڵوێستی مسەیەسە یعنی سیاسیە و هەڵوێستیان بەرامبەر بە مەسلەی کورد لە حیزبێک و بۆ حیزبێکتر دەگۆڕدرێ ئێمەین دەبی لە چوارچێوەی یاسادا لە چوارچێوەی دەستور جوولە بکەین و ئەوان مەڕبوط بکەین بە دەستور و دەستور بێتە قەلغانێک بۆ پاراستنی هەرێمی کوردستان. بەڵێ توانین بڵین ئەمە یەک دوو پرسیاری کۆتایی دێکم بۆ زۆرمان دووشت نەکەم کاک سعدی باست لە ینی دەست پێشخەری کرد و بە تایبەتی ئەمان بینی لە ڕابردوو ینی کاریزماکانە بوو کاریزمایکی وەکو سەرۆک مام جەلال کە هەمیشە لە کێشەکانە زۆر بە ئاسانی لە سەردەستی ئەوان و لە سەردەستی کۆمەڵێک سەرکردی وەکو جەنابتان کێشەکان چارەسەرە بوون. باسل لە بەڕێز بەسعود بارزانی کرد وەکو سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان ینی خەڵک وای ئەبینن ینی بێدەنگە ئەو لە کێشەکانە و جەناب دێرەگەر وەکو مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەندامیشی مەکتەبی سیاسی پەیامێک ئاڕاستە بکەی بۆ بەڕێز سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان چی پێڵی لەبارەی ئەم کێشانە و داوای چی لەیەکی؟ نام پێم وایە لەو تەمەنە بە تایبەتی ئەو ڕەفیقی ئەو جیلەی خۆی بووەوان بەشێکیان کۆچی دواییان کردووە ئەوی یەکێکە لە خاوەنی ئەو پرۆژایە پرۆژەی هەرێمی کوردستان و پرۆژەی ژیانی ئەویش بوو خەونەکانی ئەویش لە چوارچێوە ئەو پرۆژە تحقیق دەبێت بۆ پارێزگاری لەو پرۆژەیە بۆ گەیاندنی پەیامی ئەوانەی کە وەفاتیان کردو و نەماون مەفروزە باشترە بێتە جواب و هەموو لایەکان بانکە لە دانیشتێکی چەند قۆڵی ئاگاداریان بکاتەوە کە تێکدانی ئەم بارودۆخی کە لە هەرێمی کوردستان هەیە لە قازانجی خەڵکی کوردستان نییە و ئەو قبول ناکە لەگەڵ خەڵکی کوردستانیش قبول ناکە ئەوش قبول ناکە پێم وایە ئەمە کارێکی باش ئاگە بکە. وەکو دوا پرسیاری بڕیار بوو کۆبوونەوەیکی سەرۆکایەتی هەرێم لەگەڵ لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان بکرێ ئەگەر بکرێ و کۆبوونەوە تا چەند گرنگە هیچ ئەنجامی شێبێت چکۆ لە ڕابردوو کۆبوونەوەمان بینی و ینی ئەنجامیش نەبوو کێشەکانیش چارەسەر نەبوون بەڕاستی کاک سعدی. من پێم وانە ئەمە درست بێ ئەمە پێم وابی کۆبوونەوە ئەنجامی نییە و دانیشتن ئەنجامی نییە و سەلام و کەلام ئەنجامی نییە و زیارەتی یەکتر ئەنجامی نییە و ئەمە پیاوی بێ ئومێد لە دنیا قسان دەکە. کورد دنیا بە ئومێد خوراوە کورد لە بارودۆخێکدایە پێم وایە خراپە ئەوڕۆ تووشی بێ ئومێدی بکرێت هەر کۆبوونەوەیەکی هەبی کۆبوونەوەی ئیجابیە و بەڕێز سەرۆکی هەرێم کە لە کۆڕبەندی میونێخ گەڕایەوە پاش دیتنی ژمارەیەکی زۆر لە بەرپرسانی یەکەمی وڵاتانی دنیا گەڕایە وتی ئێستا کاتی ئەوە هاتووە خەلێکی تر کۆبینەوە لەگەڵ لایەنە سیاسیەکان و من تەسەور دەکەم باشی نییە تەرەدود بکە دەست پێ بکە بە ئیشەکە خۆی باشتر. باش زۆر سوپاس دەکەم منیشم نەماوە کاک سعدی ئەگەر دوا پەیامی خۆت هەیە سوپاس فەرموو بیگەێنە. هیوادارم کە ئێمە لە ئاست قوربانی میلەتەکەمان بین و لێ نەگەڕین بە دڵی سارد شەوک بنەسەر. زۆر سوپاس بۆ برای بەڕێزمان کاک سعدی ئەحمەد پیران دای مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بە سوپاسەوە لە شاری هەولێر لە بەرنامەی پانۆراما بەشدار بووی لەگەڵمانە زۆر سوپاس. بەڵێ بینەرانی بەڕێز ئێوەش هەمیشە ساغ و تەندروست باش خواتان لەگەڵ.
سواز بۆ بەڕێز سعدی ئەحمەد پیرەندای مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بە سوپاسەوە لە شاری هەولێر لە بەرنامەی پانۆراما بەشدار بوو لەگەڵمانە. بەڵێ بینەرانی بەڕێز ئێوە ژەمیشە ساغ و تەندروست باش بن، خواتان لەگەڵ.